والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان عاشقان وأوينداران حضرة الرسول الأكرم، السلام عليكم ورحمة الله وبركاته. شوي جمعي مباركة، شوي صلاواتدان لسر رسولي نازدار صلى الله عليه وسلم. ومعلوماتان روجي جمعة لهرشي روجي ساڵە گەورەترە إلا روجي عرفة نبيت، حتى لە ڕۆژەکانی ڕەمەزانیش. شەوی جمعة لهرشي شەوە گەورەتر و پیرۆزترە إلا شەوی قەدر نبيت لە شەوەکانی ڕەمەزانیش. جا بۆیە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئالەم شەوە ڕۆژە مبارەکە من لە یاد نەکەن، سڵاواتم لەسەر لێ بدەن، سەلامم لێ بکەن، منیش ئێوە لە ڕۆژی تەنگانە و سەرەمەرگ و بەرزەخە لە یاد ناکەم. هەزاران هەزار سڵاوات لە دیاری پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. خۆشەویستان، سڵاوات ئینسان ئەگەێنێتە مەقامێک، ئەو مەقامە ئیتر مەقامێکی زۆر بەرزە کە سوحبەتێکی معنەوی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، وەکو چۆن ئەسحاب لە حاڵی حیاتە بەڕاستی بە ڕؤیەت و بینین و هاوڵایەتی پێغەمبەری خوا گەورەترین پلەیان دەستکەوت. بەڕاستی ئینسان بە سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پلەی محەبەتی بۆ پێغەمبەر زیادەکە، چونکە کلیلی دەرگای محەبەتی پێغەمبەری خوا یان کلیلی دەرگای ترۆقی و بەرزبوونەوەی پلەی محەبەتی پێغەمبەری خوا سڵاواتە لەسەر پێغەمبەر. سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قیامەتە ئەوکا بە جەلیس و هاوڵ و هاودەمی پێغەمبەر. لە قەبرا پێغەمبەر ئەکاتە ئەنیس و ڕەفیق و هاودەم و تکاکار و شەفاعەتکارن وەک قیامەت. لە دنیایشا ئینسان بەڕاستی بەهۆی سڵاواتەوە ئەبێتە بەرەکەت بۆ خۆی، بۆ چواردەوری، بۆ کۆمەڵگای، بۆ ئوسرە و خێزانی. ئیستنباط لەم حەدیثەی پێغەمبەری خوا واقعەن صلی الله عليه وسلم، حەدیثێکە ئەبو سعید خودری لە پێغەمبەرمان باسەکە، راوی حەدیثەکە ئیمامی بوخاریە، حەدیثێکی صحیحە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم يأتي زمان يغزو فئام من الناس فيقال فيكم من صحب النبي صلى الله عليه وسلم فيقال نعم فيفتح عليه ثم يأتي زمان فيقال فيكم من صحب أصحاب النبي صلى الله عليه وسلم فيقال نعم فيفتح ثم يأتي زمان فيقال فيكم من صاحب أصحاب النبي صلى الله عليه وسلم فيقال نعم فيفتح عليهم، يعني فيفتح أو كما قال. خۆشەویستان، حەدیثەکە بوخاریە، ئیمامی ئەبو سعید خودری حەدیثەکەی ڕوایەت کردووە. ئەم حەدیثە باس لە بەرەکەتی سوحبەتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم، ئەو کەسانەی کەوا عەلاقەتیان لەگەڵ پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم یان هەیە لە ئەولیا و عارفان و پیاوچاکان. لەم حەدیثە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم زمانێ تێ بەسەر ئومەتەکەمە، يأتي زمان على الناس، يأتي زمان يغزو فئام من الناس، كومال خلق زمان تيت كومال خلق براسي يعني جماعة من الناس جهادكن، كومال خلق لأمتي من جهادكن تيأكوشن بو إعلاء كلمة الله. إتر آية جهادي نفس به جهادي معركة بكفار لنا وبري كمحاربة وإسلام وشرلق الإسلام أكا وبربسته وآستنقى لبردمي إسلام آين في الإسلام. لو كادو ساتاك دو دجمن برامبر يكتري وستاون، دجمن كاني إسلام برامبر مسلمانان وستاون. لو كاتا بيغمبري خواه فرمي يكيك أفرمي كيل ايوه هاولي بيغمبري خواه هندك صحابي تاها او غزا أفرمون ايما صحابي بيغمبرين، ايما بغزمت بيغمبر گشتين، ايما باوكو دايكو نفسي خومان في داي بيغمبر كر. أفرمي خواهي تبارك وتعالى بيغمبر أفرمي خواهي تبارك وتعالى ببركة وجود صحابة كاني منوا لو غزا سركون، ببركة وجود صحابة كاني منوا لو غزا خوا فتح عن بوكاو سريانخا. أفرمي الزمان ترتي بسر أمتك مع كوم الله مسلمانان كجهادك نتيك وشن
ئەجەنگن لە پێناو خوا. ئەفەرمێت لەو کاتا کەوا ڕوبەڕووی دوژمن وەستاون، سوپای دوژمن بەرامبەر سوپای مسلمانان وەستاوە، لەو کاتا مسلمانێک ئەڵێ ئایا کەسێکمان تایە هاوڵی سەحابەکانی پێغەمبەری خوا بوو بێ صلی الله عليه وسلم، هاوڵی سەحابەکان بوو بێت نەک هاوڵی پێغەمبەر. تەمەن پێغەمبەر لە حیاتە نەماوە، سەحابەکانی وەفاتیان کردووە، بەڵام کەسێکیانەوێ ئەوان تابعین بێت، یعنی سەحابەی پێغەمبەر نەبێ بەڵام سەحابەی پێغەمبەری بینی بێ، وەکو ئیمام ئەبوو حەنیفە، وەکو ئیمامی مالک، ئەمسالی ئەمانە. سعیدی کوڕی جوبێر ئەمانە تابعین بوون، سەحابەی پێغەمبەریان بینیوە. ئەفەرمێ هەندێک هەڵەسن بەڵێ ئێمە لە خزمەت سەحابەی پێغەمبەری خوا دەرزمان خوێندووە، ئێمە لە خزمەت سەحابەی پێغەمبەری خوا خزمەتکاریمان کردووە. ئەفەرمێ دەی فەئیذەن خوای تەبارەک وتەعالا بە بەرەکەتی وجودی کۆمەڵە کەسانێک کە سەحابەی پێغەمبەریان بینیوە کە دوعاکەن، خوا بە بەرەکەتی دوعای ئەوان و بە بەرەکەتی سوحبەتی سەحابەی پێغەمبەری خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو غەزا سەریان نەخات. الله ئەکبەر. اینجا فەرمێت پێغەمبەری خوا زەمانێ تێت بەسەر ئومەتەکەمە کۆمەڵە کەسانێک لە مسلمانان ئیمانداران کە جیهاد ئەکەن و شەڕ ئەکەن لە پێناو بەرزکردنەوەی ئیعلای کەلیمەت الله لا إله إلا الله محمد رسول الله. لەو کاتە کە بەرامبەر دوژمن وەستاون، یەکێک لە مسلمانان و سوپای مسلمانان مجاهیدان ئەفەرمێن ئایا کەسێکتان تایە ڕەفیقی و هاوڵایەتی کردبێت لەگەڵ کەسێکە کە بەڕاستی ئەو کەسە هاوڵ و ڕەفیقی کەسێک بوو بێ، هاوڵ و ڕەفیقی سەحابەی پێغەمبەری خوا بوو بێت، یان تابعینی بینی بێت، یان تابعی تابعینی بینی بێت، یعنی سەحابەیشی نەبینی بێت بەڵام کەسێکی بینی بێت کە سەحابەی پێغەمبەری خوای بینی بێت، یان کەسێکی بینی بێت کەوا کەسێکەوە سەحابەی پێغەمبەری خوای بینیوە، هاوڵی پێغەمبەری خوای بینیوە، هاوڵی تابعین. ئەفەرمون بەڵێ ئەفەرمون خوای تەبارەک وتەعالا ئەوانی سەرەخە بە بۆنەی وجودی کەسانێکەوە کە کەسانێکیان بینیوە، ئەو کەسانە هاوڵی تابعین بوون کە سەحابەی پێغەمبەری خوایان بینیوە. جا لە شەنم حەدیثا عولەما ئەفەرمون ئەمە ئەوە دەرەخات فەزڵ و گەورەی سەحابەی پێغەمبەری خوا کە ئەفزەڵترینی مەخلوق لە دوای پێغەمبەران سەحابەی پێغەمبەری خوایە، بە ئیجماع فەرق و جیاوازی نەکەی لە نێواننا، نەڵێ ئەمە چیە و ئەوە چیە. سەحابە ئەوەی پێغەمبەری بینیەوە بە ئیمانەوە و تێدی لا إله إلا الله محمد رسول الله هەمووی ئەسحابی پێغەمبەری خوایە، نابێ بڵێ ئەمە چیە و ئەوە چیە، وەکو ئەو فئە گۆمڕایی کەوا ڕافیزن ئەمڕۆ تانە و تەشەر نەک لە سەحابە بەڵکو لە شەیخەینی سەحابە دەن. جا ئەمە فەزڵی سەحابەی پێغەمبەری خوا دەرەخات و هەروەها بەرەکەتی سوحبەتی پێغەمبەری خوا بۆ سەحابە و بەرەکەتی سەحابە بۆ پاش خۆی و هی ئەوان بۆ پاش خۆیان. معنای وایە کە پێغەمبەری خوا ئەفەرمێت لا تصاحب إلا مؤمنا ولا تأكل طعامك إلا التقي. ئەفەرمێت بەس تۆ ڕەفیقی ئینسانی مسلمان کە، چونکە ئینسان هەمان بەرەکەتی هەیە، بەرەکەت با ئەو کەسەی خواردن دەخوات تەقی و لە خوا ترس بێ، چونکە ئەمە بەرەکەتی هەنێ بۆت، بۆ وجودت، بۆ جسمت، بۆ ماڵت، بۆ ئەولادت، بۆ خاک و بۆ وڵاتیشت. چونکە پیاوی ساڵح خوای تەبارەک وتەعالا حورمەتێکی زۆریان لێگرێت. جا بۆیە خۆشەویستان لەم حەدیثەوە ئەوە ئەفەرمێتەوە سەحابەی پێغەمبەری خوا ئەفزەلی خەڵقین لە دوای پێغەمبەری خوا. اینجا و هەروەها ئەوە ئەگەیەنێ بەڕاستی بەرەکەتی پێغەمبەری خوا و بەرەکەتی سەحابەی پێغەمبەری خوا. ئەوانی کە ئەڵەن بەرەکەت نییە، ئەمە پێغەمبەر لەم حەدیثە ئاماژە بەوەکە ئەفەرمێن بە وجودی سەحابەکانی من خوا لەو غەزا سەریان نەخا، یا بە وجودی کەسانێک سەحابەی منیان بینیوە یا سەحابەی منیان بینیوە خوا سەریان نەخا. کەواتە ئەمە وجودی بەرەکەت. ئەم بەرەکەتە یعنی چی؟ بەرەکەت سەربازی پەروەردگارە. بەچی دەستی ئینسانی مسلمانەکەوێ؟ بە تەقوا، بە لەخواترسان، بە ذکر، بە عیبادەت، یعنی بە سڵاواتدان تۆوات لێتێ معنەویەن ڕۆحەن عەلاقەت لەگەڵ پێغەمبەرا بێ سەڵسەڵ. ئەو بەرەکەتە تەسیری لە تۆکە بۆ خۆت، بۆ ماڵ و مناڵ، بۆ خاک وڵات و بۆ نیشتیمان و خۆشەویستانیش. اینجا و هەروەها ئەمە بەڕاستی ئەم حەدیثەی پێغەمبەری خوا ئەوە ئەگەیەنێ کە واکو سەحابە بەڕێزە تابعینەکانیش بەڕێزن و هەروەها تابعی تابعینەکانیش بەڕێزن. وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێت خەیر القڕونی قەرنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. باشترین قەرن و سەردەم ئەم سەردەمی منەیە، ئەمە سەردەمی زێڕینە کە خۆمتان تایە قسەتان لەگەڵاکەن قسەم لەگەڵاکەن. اینجا
باشترین قرن و سەردەم لە دوای من قڕنی مەسەلەی سەحابەکانە دوای سەحابەکان تابعین دوای تابعین تابعی تابعین ئەمانە پێغەمبەری خوا شایەتی باشەی وەداون یعنی ئەمانە ئەم سەردەمی زێڕینی پێوتێت سەردەمێک بوو کەوا نەسەد لەسەر دەستی ئەمانە بوو ئیسلام گەشتە شەرق و غەرب لەسەر دەستی ئەمانە کە پێغەمبەری خوا شایەتی باشەی وەداون بە بەرەکەتی وجودی رؤيتي پیغمبري خواو صحبتي پیغمبري خواو صحابي پیغمبري خواو تابعين وتابعي تابعين اولياء صالحين كب هاولي پیغمبري خواو صحابي پیغمبري خواو بيني صلى الله عليه وسلم يعني استيش او مسلماني او ايمان داري او مسلمان الاخوات رسي كزورتني صلاه پیغمبري خواو ليدا او كسي كوا مسلي صالح او غور بياوان علماء زاناني پیش خوي بيني بايمان وبدين وصحبتي كدون ومعلوماتان كسبي بركتك لوانو كردو كوان پیش خوان كردو تا گادو پیغمبري خوا صلى الله عليه وسلم سلسله بو زنجيره براسي اما لناو هر سردمو هر ظروفك ببن او سردمو ظروفا او بيا صالحانيتي كاوا دز بدسو رؤيا بالرؤيا بينين ببينين كبيا شاكي من تا پیغمبري خوا اروا اما براسي ابيت بركه الرحمه بوكم القاو بو مسمعو بو شونش كواتياتي بو نمونه يعني يما بون ما وصل الله كريمان بيني وكبيا مثلا بيايكو شيخ علاديني بيني بيايكو مسألة او مسألة مولانا خالدي بيني او مسألة حتى اقاتو اما السلسلة حتى اقاتو مسألة او علماء زانا رباني يعني كوا هميان يق لدوايك ام سلسلة درسو علم زانستو عرفانو خواناسان لبيغمري خواه ورقدو صلى الله عليه وسلم اما وجودي بركته يعني صلاوادان كأم درسو دورو حديثة ام صلاوادانا كلوانا بو امام وتوا علمي اوانو تدريسي اوانو جودو ماندبوني اوانا كايمش بيدين خوشويستان بهوي بركتي او صلواتو ابين بصحبتك معنوي پیغمبري خوا صلى الله عليه وسلم شو انك مثلا انسان لخويش پیغمبر بينن نابد الصحابه پیغمبري خوا اوي كوا ابيت الصحابه او بك الظاهره پیغمبري خوا بين اشكرا لحال حياته اولياء بياوچاكاني هم بالصحابه وحتى اولياء بياوچاك علماء زاناي شيء هرچی تابعین شيء حد يعني بن بخولي جيربي اسبي اصحابي پیغمبري خوا يعني صحابونا قورا بلام ليلام بس كمان اويا ام حديثي پیغمبري خوا اماجه بوكا هر كسي زياترين علاقتي لقل خوا پیغمبري خوا هبيت معناي وا ام كس خوا بركتك خلقك على وجود يعني لجيانيا بو خوي وبكم القا بتايبت ام بركته ام تقوى ام خواناسينا بچی انسانك بصلاوات بويا صلاوات قورترين عبادته شاكترين عبادته لدواي فرزكان حتى لقرآن كان خير ذاتنا الا لشروج مع يعني الصورة كيف عندي العلماء من خير ذاتنا هنا سنجاري باس ما كلهم ولا ما افرن باتفاق صلاوات دان نسل في غمر اخوان لدواي فرائز لدواي نيوجو روجو حجي فرز امانه عبادته كوال لدنيوجي سنه خير ذاتر به صلاوات دانت او صلاوات وات ليكا براستي بتكا بعاشقو او انداري پیغمبر صلى الله عليه وسلم ووات ليكا بز هنگاو بهنگاو سنتي پیغمبري خوا سنتي اصحابي پیغمبري خوا تابعين خوا ناسان جيبجكي خوا لهم لا اكمال راسي لهم لا اكمال خوش به خوا هوشيار مان كاتو لدينك خوي خوا ما كا بعاشقو پیغمبر نازداره ما كاب دوستي راستقينو پیغمبر نازداره او پیغمبر نازداره صلى الله عليه وسلم ناو من توماركا نايو خومانو باوكو دايك من لدفتري تايبتي خويا دعاء خير من وبكا موفق بين سركوتوبين خومانو مالو من دال من خويا اصلاح حال من قيل لبر او پیغمبر نازداره ببركه صلواتي او پیغمبر نازداره صلى الله عليه وسلم كي شو قرفت مشاكل ملاك مع حلكي لدنيا ولا قيامه سربرز ماكي لفتنه وآشو بلا ومصيبته ظالم واستمكارو نامر پارێزراو مانکەی یا ربی خوا وڵاتمان پڕ خێر و خۆشیکەی یا ربی خوا هیدایەتی خۆمان و خانەوادە ماڵ و منداڵمان کەی یا ربی خوا یان خۆمان و ماڵ و منداڵ و وڵات و نیشتمانمان پارێزراوکەی لە هەموو قاتی و گرانی و نەکبەتی و ناڕەحەتی و بەڵا و مصیبەت و زەمین لەرزە و دەربەدەری و کۆڕەوی و زاڵم و ستەمکارێک بەخاتر و جاهی مەقامی و پێغەمبەرە خوایە بە ئیمان و محەبەت و خۆشەویستی خۆتەوە و پێغەمبەرەوە بژین و بمرین و زیندوو بینەوە بەسێ بە کەسایی و داماوی و تەسفی و باریکی ناو گۆڕمانە بێتەوە لە ڕۆژی قیامەتشا هاوڵی ئەو پێغەمبەرە بین لا روش قيامتها لقلو پیغمبر ابن صلى الله عليه وسلم خوايا لدنيايشا بخويش بخزمتي و پیغمبر من بگيانيه او پیغمبر زيارت كين دعاء خير من بوبكا شاد بن بديداري كخوي افرمي هر كاس من بيني لخوا حقا مني بيني و يقيصة مني بيني و
يا الله دعوت لي أكين بخزمة أو بيغمبر من بقيني ببركة صلوات خطو فريشتكان وإيما لسر بيغمبر صلى الله عليه وسلم. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.